سڵاو ئەمە دوا بەرنامەی دەروون و دیاردا بێت لەبارەی ڤایرۆسی کۆرۆناوە. هەڵبەتە وەک هەمیشە لە سەرەتای دەستپێکی و بەرنامە نەمان کە لە چوارچێوەی ڕووداوی ڤایرۆسی کۆرۆنا باسمان کرد، هەمیشە مانوت کە بە هیممەتی هەموو لایەک و پشتیوانی خوا کوردستانە پارێزین و ئەم دۆخەتەیە پەڕێنین. خۆشبەختانە ئێستا لەسەر ئەو هەنگاوانین کە کوردستان خەریکە ڤایرۆسی کۆرۆنا بۆم قۆناغەتەیە پەڕێنین. ئەم بەرنامەیە باز لەواکەین کە ئایا میلەتی کورد، ئایا ئێمەی کورد زمان سوود لەو ڕووداوانە ئەبینین کە بەسەرمانایەت و دواتر بیکەینە عیبرەت و شتی لێەوە فێربین، یان هەر بەڕێیەکەین. ورتر قسە بکەم ئەگەر 20 ساڵی ڕابردوو 20 ساڵی ڕابردوو بە نمونە بێنینەوە، گرانی و هەژارێکەی ساڵانی 90 ڕۆژگارێک بوو کە حەسرەتی هەر هەمومان بووە گە ڕۆژە لە ڕۆژان فەردەیەک برنج لە ماڵەکەمان نابێت بتوانین بەو پەڕی پلانەوە بەکاری بێنین و بیخۆین. بەڵام هەر خۆمان لە ماوەی ڕابردووە کۆمەڵە بەرنامەمان لەسەر ئیسراف کرد کە ڕۆژانە نزیکی 10 تەن بەس خواردەمەنی لە کوردستانە بە فیڕۆیرێ و فڕێیرێ. دواتر با بڵێن شەڕی داعش، دواتر هەموو ئەو ڕووداوانی کە لەم مێژووە، ینی لە مێژووی 30 ساڵی ڕابردووە هاتووە، ئەوەی کە باسەکرێ، ئەوەی کە قساکرێەوەیەک بەداخەوە نەمانتوانیەوە سوودی لێ ببین. قسەکە ئەوەیە ئایا ڤایرۆسی کۆرۆناش هەروات تێپەڕێنین؟ ئایا ڤایرۆسی کۆرۆناش بە چوار سەیران و کردنەوەی ڕێگاوبان بیرمانەچێتەوە؟ ئەگەر بیرمان بچێتەوە چی لە دەسەین و ئەگەر لە بیریشمان بێت چیمان دەسەکرێت؟ بە خۆشحاڵیەوە بە میوانداری دکتۆر هێژا سندی مامۆسای زانکۆ بەخێربێ عەزیزی کێشە مامۆستا. خۆشحاڵم کە جەنابەت ئامادەی. هەڵبەتە تایتڵەکە خۆ دوتەوەکو مامۆسای زانکۆ، بەڵام وەکو نووسەرێک وەکۆی کە قسەت لەسەر زۆر دیوی کۆمەلگا هەیە، هیوادارم بۆم دیاردێش عەزیزی کێشە. هەرمن ئەحمەد ڕۆژنامە نووس و نووسەر جەنابیشە بەخێر بیت. ناوەکەشێ ماشەڵڵا خۆشە. هەرمن سپاس دەگەم. بەخێر بیت. بەنای دەی هەرمنەوەیە؟ بەڵێ بەخێر بیت. مەمنونم. کاک شەماڵ نووری ئابووری ناس جەنابیشە بەخێر بی. ئەم دیوە زۆر گرنگە بۆ جەنابەت کە بزانین کە لە ڕووی ئابووریەوە گەر ئەم دۆخەمان بیرچێتەوە چیوە، گەر بیریشمان نەچێتەوە چیمان دەسەکرێت. و هەروەها وەک هەمیشە لە بەرنامەکانی ڕابردوومانە هەوڵین کە هونەرمەندان و نوخبەت جیاوازەکان کە پەیوەندیدار نین بە دیاردەکەوە قسەی خۆیان هەبێ. هاوڕێی بەڕێزمان هونەرمەند فەریدون قاسم جەنابیشە لە شاری سلەیمانیەوە لەگەڵ مای بە پرسیارێک جەنابیشە عەزیزی کێشە خۆشحاڵم کە دوور لە تەنز لەسەر ئەم بابەتە جەنابیشە قسەیەکە هەبێ. دکتۆر جان دووبارە بەخێر بی. زۆر سپاس کاک دەنۆ. ناوەڕۆکی دوا بەرنامەی دەروون و دیاردە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا پێت چۆنە؟ ینی گرنگە ئەم باسە بۆ تەواوی کۆمەڵگە کە باسی کۆرۆنا و بکرێ بۆ کۆمەڵگا بێگومان. بەڵێ هەڵبەتە وەکو لە پێشەچەکە وتم قسەکەی ئێمە ئەوەیە ئایا تێپەڕانی کۆرۆنا ئایا ئەو دەرزانە چیەکە ئێمە بێت لەم ڕووداوی وەرگرین بەڕاست. من بە بۆچوونی خۆم وابین کۆمەڵگا وابین کۆمەڵگاش وەکو تاکە کەسێکە باش بە کۆمەڵە ئەزمونێکەوە باش. بەڵام با پرس لە خۆمان بکەین ئێمە وەکو تاکە کەس جەنابەت یان خۆم چەند جار ئەزمونمان بینیوە شت بەسەرمان هاتووە و چەند جار فێر بووین لێی، لە یەکەم جارەوە فێر بووین یان لە دووەم و سێ جار جاری سێم ئینجا فێر بووین. هەندێک کەس هەن کاک دەروون زووتر لە کەسی کە ئەزمون سوود لە ئەزمون وەرەگرن لەسەر تێگەیشتنی تاکە کەسە لەسەر چەند بتوانێت عیبرەت لێ وەرگێ و سوودێ چەند ئەترسێ لێ کۆمەڵە فاکتەر هەیەوا لە تاکە کەسەکە هەمان پێوە بیخە سەر کۆمەڵگایەکیش لە کۆمەڵگایەک زۆر جار فەرقە. ئەو بارودۆخەی کە تیاژیاوە، ئەو مێژوەی کە پیا ڕۆیشتووە، ئەو تێگەیشتن و سەقافەتەکە چەند خێنەواری تایە، چەند ئەخێنێ لەسەر بابەتەکە و من زۆر جار ئەم وشەیان چەمکە بکەم چەند ئەترسێ ترسێکی تەندروست مەبەستم نەک ترسێکی ئەمە وا ئەکا کۆمەڵگا فێرە بێ لە دەرسێک
ئەتوانین ئێمە سەیریکەم بە شێوازێکی یان بە بۆچوونێکی تۆزێ نەرێنی کە بڵێن بۆ ئەوەنە ئەیەوێ بۆ 20 ساڵی ئەوێ یان 30 ساڵی یان 40 ساڵی تا کۆمەلگایەک فێرە بێ و ئەشتوانین سەیریکەین بە بۆچوونێکی ئەرێنی سەیریکەین. نەرێنیەکە لەوەیە کە ئێمە حەزەکەین زوو فێربین، حەزەکەین کۆمەلگا نەکەوێتە هەڵەیەکی تر جارێکتر، یعنی سوود لەم قەیرانە وەرگێ بۆ نمونە زیاتر ڕاشناڵ بێ واتە بە عەقلانیەت زیاتر کەلوپەل و پارە و خواردن بەکاربێنێ وایە؟ بەڵام ئەش بێ بزانین ئێمە بەعزە کۆمەلگایك مەرج نییە باسی کوردی یەکەم کوردستانی خۆمان بەعزە کۆمەلگایك بە بەعزە کاتێکە ڕۆیشتووە کە ناخۆشی زۆری بینیوە کاکە ڕاست برسێتی بینیوە یعنی ئەمەش کاتی ئێوێ ئەجا جیلی ئێوێ نفشی ئێوێ یعنی لەوانەیە جیلی من ئێستا فەرقە بێگومان لەگەڵ جیلی مناڵەکانم یان هی دوای من ئەوان نەوەیەکی تر ئەژین لەوانەیە باشتر بژین ئەگەر بارودۆخەکە بە شێوەیەکی استراتیجی ئەڵێم بەردەوام بێ بە هینە بە وەکو سەقامگیریەک ینی بەدەستخۆی سەقامگیرێک ینی هەبێ بۆ ئەو کۆمەلگایە کە پیا بڕوە. من تەکیدم بە شێوەیەکی ئەرێنی سێرەکەم بەڵێ فێرە بین بەڵام پرسیار ئەوەیە چەند فێرە بین ناڵێم زۆر جار طموحمان هەیە ئەڵێن خۆزگە لە ساسە فێر بم لەم ئەزمونە یعنی بۆ نمونە با باسیکەین زۆر جار پەیوەندی ڕەفاقەتی کەسێکە کەی و پەشیمانە بی ڕەفاقەتی کەسێکی ترەکەی دیسان پێشێمانە بی دوای 2 سال 3 سال پەشێمانە بی کە تۆ فێر نەبووی لەم 2 سالە 3 ساڵە سێەم و چوارەم کەس بە هەڵە ڕەفاقەتی ئەەکەیت بەڵام دوای جاری چوارەم یان پێنجم لەوانێ فێربی هەیە لە من زیرەکتر لە یەکەم جارەوە فێرە جا بۆیە ئێمە چی ئەڵێ من زۆر جار ڕانی بۆ تەلەبەش باسەکەم ئەڵێم ناوانێ ناخۆش بێ قسەیە بەڵام بە هەوەس واڵم ئەڵێم ڕێژەی پەشیمان بوون دەلالەتە لەسەر ڕێژەی ئەزمون و تێگەیشتن و خێنەواریت و هەستە بە بارودۆخەکە ئەوەی کە زیاتر خێنەواری بەڵام خێنەواری مەبەستم شاهدە نیە لێرە نەخێر ئاستی ڕۆشنبیری تێگەیشتن بۆ ئەو واقعیک دەوربەرە چەند زیاتر بزانی چەند زیاتر ئەزمونت بینی بێ خێنە بێتە گۆل لێبوو بێ لە خەڵکو و هەستی پێ بکەیت یعنی بینرخێنی نەکتەنها ها خەڵک شتێ هەیە بۆ مانای شیکردنەوە هەبێ بالضبط خەڵک هەیە زۆر جار لە ئێمە گەورەتر ئەڵێ کوڕم ئاوامە کە ئاوا بێت زۆر جار جۆ نایەنێوانە هەیە جۆی لێگرێ بە تەواوەتی ئەو کەسە پێویست ناکە بکەوێتە هەڵەوی ئەجا پێویست ناکە تۆ هان بۆ چوونێک هەیە لە فێربوونە ئەڵێ هەڵە و تاقیکردنەوە هەڵە ئەمە ڕاستە بۆ بەعزە شتێک بەڵام بۆ بەعزە شتێک گوناحە یعنی مەرج نییە تۆ 6 جا تووشی کۆڕۆنابی وەکو کۆڕە پەتای گۆڕە بۆی ئەجا فێربی ئەوەش هەیە بێت جاری وایە باجی کاتەی جاری وایە مەسەلەن ڕەنگە لە ڕووی تاکەوەکو جەنابەت باسە کرد ئاسایی بێت تۆ بە 6 جار فێر نەبی بەڵام لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی لایانی پەیوەندیدار گرنگە زووتر من وا ئەڵێم لە باتی تۆ بە 200 ساڵ بگەیتە ئامانج بەعام باسی تاکیان باسی بۆ بە 100 ساڵ نەگەیت ڕاست بۆ بە 50 نەگەیت ئەکرێ بەڵێ ئەکرێ دەستخۆش هەر من خان دووبارە بەخێر بی حەزەکەم تۆک و ڕۆژنامە نووسێک وەکو نووسەرێکیش لە دیۆ کۆمەڵایەتەکە زیاتر قسەم بۆ بکە یعنی بۆ نمونە ئەو ڕووداوانی کە لە ماوەی ڕابردووە ڕویان نا بۆ نمونە خۆ بە ناشکوری نەبێت لە کوردستان ئەمەندە ڕوودا و ڕۆهات ینی جاری وایە بەروارەکان تێکەڵەکەین با بڵێ نزیکترین ڕوودا و ڕووداوی هاتنی شەڕی داعش و بەرۆکی شەڕی داعشگرتن و هاتنەوەی ئەو هەموو شەیدە بۆمان و وڵات لەو هەموو ئازاری کە تیانە بوون لەم شوێنی کە ئێمە بەرنامەی دێکن بە 50 کیلۆمەتر دوور لێرە درڕندەترین تێرۆر لەسەر ئەم ئەرزە هەبوو پێشمەرگە بەرگری لێکرد پێشمەرگە شەڕی لەگەڵا کرد ئازاری هەر هەمومان بۆ پێشمەرگانە کە سوکاری ئێمە بوون بەڵام ئەگەر ڕاشکاو بین کە تێپەڕی وەکو پێویست ئەمە قسەی بەشێک لە پێشمەرگە بە ڕێزەکانە کاڵێ بەداخەوە بەشێک لە خەڵک وەکو پێویست ئێمەی بیر نەما ئەمە قسەکە نییە قسەکە ئەوەیە کە ڕووداوێکی زۆر قورس بوو بەڵام ئەم فۆرمەی ڤایرۆسی کۆرۆنا ڕووداوێک بوو کە بەڕاستی ئەتوانین بڵێن ڕووداوێکی ئەجگار مێژووی بوو ینی بۆ نمونە کۆرۆنا وای کرد تۆ ئازیزێکی نەبینی لەبەرەوەی کە خۆشتەوێت یعنی ئەگەر تۆ کەسێکی خۆش بویستایە نە ئەبایە بوو بینە لەبەرەوەی کە ئەگەر تۆ هەڵگربیا و هەڵگربی یەکتری توش دەکەن یعنی ئەمە ڕووداوێکە کە بەشێکی زۆری خەڵک بە حەسرەتی ئەوە بوو کە ئازیزەکانی ببینە کە نەیەتوانی هەندێکی هەر نەیەتوانی ببینە هەندێکی
ئاشی توانی بیبینی بەس نێتوان یعنی پێ دوایە ئەم ڕووداوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێ دوایە لە پشتی سەری ئەمە فاڵ ناگرینەوە ئێمە بەڵام بەپێی ئەو تەجروبانی کە کوردستانی پێ تێپەڕی پێ دوایە ئەم ڕووداوە لە هەزر و لە پشتی سەری تاچی کوردیا بمێنێتەوە ببێتە هەوێنی ئەوەی کە احترامی یەکتری بگرێت ببێتە هەوێنی ئەوەی کە کاتێک کە تەوقە لەگەڵ ئازیزێک تاکەیت و ماچی چێم لاولای تەکرد ئێستا ناتوانانی ئەو شتە بکەیت کوردوتەنی وشەیشتی بڵین پێشینان کۆمەڵە بابەتیان هەیە لە سەڵە لە هەر دەرسێک و لە هەر دەردێک و دەرزێک یان لە هەر کەوتنێک و هەستانەوەیەک زۆر بابەت لەمانەمان هەیە ڕاستە ئێمە بڵێن باشووری کوردستان بە کۆمەڵە قەیرانە تێپەڕیوە ئیتر لە ئەگەر باسی لە هەڵەبجەوانەیە لە ئازارەکانی هەڵەبجەوە پیابێن لە ئەنفال دوای ئەوە ئیتر ئازادکردنی ڕاپەڕین پاشان کۆڕەوەکە دووردەبینەوە بۆ ئەو شەڕی ناوخۆ بڵێن ئیتر ئەو قەیرانانەی کە بەسەر هەرێمی کوردستان بەگشتی لە دوای ئەوە کە هاتووە بڵێن لە دەستدانی کەرگووک لە 16 ئۆکتۆبەر بینە ئیتر زۆر کۆمەڵی ترمان بەسەر هاتووەکو داعشەمە ئەمانە هەمووی بۆ کوردستان بۆ باشووری کوردستان وانەیەک بوو و خەڵکی کوردستانیش بایمە بەگشتی بڵێن بەهێزن بەڕاستی یعنیگە بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانێکی تر خۆڕاگرن زۆر بەهێزن توانای بەرگریان هەیە توانای کۆمەڵە ڕنگاری بوونەوەیان هەیە پەتای کۆرۆنا پەرتایەکی وەکو چۆنەڵە جیهانیە یعنی ئەو نیە بڵێ بەس بە هەرێمی کوردستانەوە دەوڵام ئێمە بڵێن خۆشبەختین کە ئەم پەتایە لە کوردستان لە چاو ئەوەی کە لە وەکو ئەی بیستین لە ئەوروپا و لە بڵێن لە وڵاتی ئاسیا هەیە یان لە ئەمریکایە هەیە ئێمە زۆر خۆشبەختین لەوەی کە بەو شێوەیە تەشەنی نەکردووە بڵێ تەشەنۆ گزەر بڵێ وایسا بڵێن بەیانی سەرکەوتنەکەین لەسەرەوەی کە بڵێن تێپەڕی ئەم قۆناغە تێپەڕی لەبەرێمە بەرکەوتەکانمان کەمترە ئەو بەرکەوتانی کە لە هەرێمی کوردستانی شاکەڕوویەوە بڵێن تاکە بەو ڕێژەیە نەبووە کە بڵێ مەترسیدار بێت لێرانەیە ئێمە ئەبێ بڵێن بیکەین بەش چەند بەشەوانە یعنی دابەشیکەین بە سێ پۆلێنە من یەکیشان بەسەر خێزانە دابەشەکەم دوایە بەسەر کۆمەلگا حکوومەت ئەرکی ئەم سیانە تەواوکەری یەکەن بۆ ئەوەی کە ڕوبەڕی قەیران بنەوە وانەیەک فێر ببین لەم قەیرانەیە کە ئێمە پلانسازی دوای کۆرۆنا پلانی چیمان هەیە ئەبێت چی بکەین کە ئێمە تۆ بتوانین بەرەنگاری ئەم نەهامەتێکی تر ببینەوانێ خێزان وەکو تاک یعنی ئێمە لەسەر تاک هەمیشە مامۆساش ئاماژەی پێکرد ئەبێ ئێمە فێری ئەوە بین کە چۆن بتوانین ینی سەلف کۆنتترۆلی خۆمان بکەین ینی ئاگامان لە بژێوی ژیانمان گۆجاننا ئیسرافێکی زۆر لە خۆراکە هەیە ئەکرێت لە مودووە بزاندرێت چۆن ئەبێ ئێمە ئەو خۆراکانە کەمتر ئیسرافیتیا بکەین ئەمە وەکو خێزان ئەتواندرێت پارەیەکی کەمسە پاشەکەوتی زیاتر بکرێت کۆمەلگاش ئەرکی کۆمەلگای چییە بڵێن قوتابخانەیە مزگەوتە کلێساکانە بڵێن ئەو شێوان بناو بازارە ئەم جێگانەیە ئەمانەش هەرمیشە ئەرکیشانەکەوێتە سەرشان کە چۆن بەرەنگاری ئەمە بنۆ کۆنتترۆلی خۆیان بکەن لە قەیران بەرەنگاری ئەم قەیرانەیە بکرێتەوە بۆ نمونە ئێستا ئێمە لە قوتابخانەکان نتوانین زۆر هۆشیارتر کارتر زیاتر بکرێت لەسەر تێگەیشتی لە قوتابخانەکان میتۆدی کارکردن ئیتر زیاتر ئەبێت مامۆستا قوتابیەکانی هۆشیارتر بکاتەوانەیە کە هەر قەیرانەکەیەتە پێشەوانە ئیتر چۆن بتوانێت کاریان لەسەر بکە لەسەر ئەوەی کە پلانسازیەکدا بندرێت ئێمە ئێستا هاتوینەتە پێشەوە لە ناکاو هەموو شتێک گۆڕا لە ناکاو قوتابخانە داخرا بازارەکان داخرا بڵێن ئیتر هەندێک فەلسەفە هەبوو جاران لێ ئەیرا بەڕاستی یانی ئەمانوت پارە هەموو شتێک نییە و ئەوە هەموو شتێک نییە بەڵام فعلەن لەم ڤایرۆسی کۆرۆنایە تقریبەن ئەو شتەمان بینی کە پارە هەموو شتێک نییە یەگەر 6 پاسپۆرتە لە جیرفان نابووە نەتوانین منێکێکی خودی خۆمەوە 2 مانگە لێرانە گیر بۆ مناڵەکانی خۆمم نەبینیوە لەکوێ مناڵەکان لە بەلجیکەن لێرانە ناتوانم گەشت بکەم بۆ لایەن پاسپۆرتیشە پێ پاسپۆرتیشم پێە و بڵێن پارەش لە گیرفانە باشە خوانەی گەشت باشە چی فێر بووی چی فێر بووی با من حەزەکە من دێجارۆک و شخصی چکە مامۆستا قسێکی جوانی کرد تی دەوڵەتیش بریتە لە یەک کەزیانی ئەگەر وا تعبیری بکەین بۆی کە ئاسان مامەڵی لێ بکەین مەسەلەن گریمان تۆ دەوڵەتی تۆ بۆ خۆت قوتبی عیلەکەی خۆت یا لە چەند کەسێک بۆ دووری وەکو دەوڵەتێکی بچووکی خۆت چی فێر بلۆی کە 2 مانگە مناڵەکانە نەبینیوە هەڵبەتە یەکەم شت ئەبێ پلانم هەبێت من ئەوە استراتیژیەتر بیرم کردایەتەوانێت کە پێشەوەی بە هاتمایەتەوە من لە قۆناغێکیاوتە کاتێکی خراپە هاتمەوە و ئەگەر شتەکەش سەری هەڵدا ئەوە زووتر هەوڵم باە بگەڕامایەتەوە ئەوە یەکێکیان کەم تەرخەمی
لایەنێکی تریش ئەوەیە کە من ئەبێ وەکو ئەگەر باسی ئەوواکەی کە من چی فێر بووم فێری ئەوە بوو من لەم فترەی دوو مانگەیە ئەو لایەنانەی کە پێشتر نەم کردووە ینی زیاتر پەیوەست بە خوێندنەوە بێت بە خۆکۆکردنەوە بێت ئۆنیا هزری خۆم کە حساب بۆ نەکردووە کە زۆر مهم کە زۆر ڕەنگە کەس حسابی بۆ نەکرد بێ بەڵام زۆر مهم ببوو لە ماوەیانی هەندێک وەرزشە بەڵام لە فەیسبوک ئەینوسێڵێ وای لێ هاتووە ینی شعبیترین گەڕێکی شارم لێ بۆ بە ستۆکۆڵم بەڕاستی خواخۆمە بەس تا بێت یان هەنێ خێزان هەیە هەنێ باوک هەیە بە بۆنەی سەرقاڵیەوانە هێندە سەرقاڵ بۆ بەکار و باری ڕۆژانەیەوە کەمتر لە ناو خێزانەکەی بووە بەڵام لەم فترەیە توانی زیاتر لە ماڵەوە بێت و زیاتر لەوانەیە لە مناڵەکانی نزیک بوو بێتەوە لە خێزانی نزیک بوو بێتوانێ هەتا وەکو ئەیبینین بە هەنێ جار بە تەنز باسیەکەن بەزەوە خۆی تەنزیش نییە کە بڵێن پیاوەکە چێتە چێشخانە بڵێن خواردنێک سازەکە خواردنێک ئامادەکە خۆی ئەمە شتێکی زۆر جوانەوەیەکی زۆر مەسیری بوو بۆ هەموو خێزانەکانیان دەرکەوکەیتر چێ بە حەقیقی لەگەڵ چێ هاتوانێ بژی دەست خۆش لێمۆلاو مامەسا دووبارە بەخێربی هەموو ئەم بابەتانە لە هەمووی گرنگتر مۆزوعی جیرفانە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد یانی ئەمە لە سەردەمی برسێتیەکە چوزانم یانی هەرەوە بوو بە جۆرێک لە جۆرەکان هەندێک خەس گەچی تێکەڵی ئار دەکرد بەس بووی کە تۆزێنانێکی گەورە دروستکات چوزانم ئەنوا و ئەشکال شتی بەسەر چوو شتێکە بوو مامۆسا و کاتە ئانوت قیمەی وشک ینی هەر کەس نێزانی چییە بەس بووی کە تامی گۆشت بین ئەچوینەوە قیمەیەمان خاوە کردەوە و چوزانم ینی برسێتیەک بوو کە پێویست ناکات هەڵبەتە ڕەنگە جیلی تازە تۆزە گەشتەی بیر نەبێ بەڵام بیرمانەیەمە ینی سەرباری ئەو برسێتیە پێمان وا بوو کە گە ڕۆژە لە ڕۆژان دۆخی کوردستان باش بێت و جیرفانمان پڕ بێتەوە و کەوانتەرەکانمان خواردن و ئازوقی باشی تیابێ زۆر بە ئەخلاقەوە بەکارێنین بەڵام تا وەکو پێم وتی ڕۆژانە بەپی تازەترین ئامار بەس لە باشووری کوردستان ڕۆژانە نزیکی دەتەن بەس خواردن فڕێرێ بەڕاستی بەرماوە فڕێرێ با بڵێ باشە پێ دوایە کۆرۆنا جیاواز بێ پێ دوایە لە دوای کۆرۆنا دەرزێک وەرگرینیان هەروەکو هەر ڕووداوەکانی تر تێپەڕێنین و دەردی خۆمانەڵین فشێ کاک دەبێت مەرج نییە هەموو قەیران و پەتایە کە مرۆڤایەتی تووشی بێ و کۆمەڵگاکان تووشی بێ وەرچەرخان دروست بکە هەندێکی گۆڕانکاریەکان خێراکە کورد کۆمەڵگی کوردستانی ئەزمون و تەجروبەیەکی زۆر دوور و درێژ و تاڵ و قورسی هەیە لەسەر گەماڕۆی ئابووری لەسەر قەیران لەسەر قات و قڕی لەسەر جەنگی ئابووری برسێتی پاشەکەوتی موچە نازام ئەوە زۆرە تەواو نابێ بەڵام لە هەموو قەیرانێکە ئێمە نەمانتوانیوە بند و عیبرەت وەرگرین بۆ نمونە ئێمە لە ساڵی برسێتەکە کە بەڕێزە باسکردنەوە یەکە کە گەماڕۆی ئابووری بوو دوو گەماڕۆمان لەسەر بوو کەمێک گوندەکان ئاوادان کرانەوە کەرتی کوشتتوکاڵ بژایەوە بەڵام دوای چیمان لێ کرد کەرتی کوشتتوکاڵمان وێران کردەوە گوندەکان وردەوەتە کۆچیان کردەوە بۆ شار و هەمووی بوون بە فەرمانبەر و کەرتی کوشتتوکاڵ نەمایەوە کەواتە کەمن ئەو کۆمەڵگەیانەی کە وەرچەرخان یاخود گۆڕانکاری لە شکستەکانەوە لە قەیرانەکانەوە لە پەتاکانەوە دروستەکەن ئەمڕۆ ئەگەر بچوتایەتە ناو بازار و بەناو خەڵکا بگەڕایتەیە زۆر جا شەرمت دەکرد کە تۆ دەستکێشێکی دەدەسایە یا دەمامیشیە بەستی کەواتە دوای تێشتا تێپەڕبوون نەبووە بەسەر کۆڕۆنایە خەڵکەکە ئەو دەرزە و بەند و ئەگرەتەی وەرنەگەن جا بینە سەر بواری ئابووری کە وڵاتان پەتاکە بەڕاستی دوو لایانی گرتەوە لایانی تەندروستی لایانی ئابووری یعنی تۆ زۆر زەحمەت بوو باڵانس لە بینی تەندروستی و ئابووریا ڕاگری گەورە وڵاتانی پیشەسازی جیهان هەمووی دووچاری کێشە و گرفت وڵاتی وەک ئەمریکا 25 میلیۆن کەس بێکار کەوت لە وڵاتەیە جگە لەوەی 9 تریلیۆن دۆلار لە عالەمە زیانی بەرکەوت وڵاتی ئێمەش زۆربەی پیشە و کارەکانمان لەدەستدا زۆربەی ئەو ئیشکارانی کە کاسبکاران و بازرگان ئەیان کرد ماوەیەکی زۆرە هەمووی بێکار وەساونەتەوە تەنانەت قەیرانی نەوتیشی هاتە سەرکە ئەمە زۆر مەترسیترە لە ڕووی ئابووریەوە لە قەیرانی کۆڕۆناکە وەکو کەسێکی ئابووری ناس ئامۆژگاری تۆ چییە؟ بەڵێ بۆ خەڵک جار وەکو مامۆسایان و میوانە بەڕێزەکان ئاماژیان پێکرد گۆڕانکارەکان لە تاکە لە خێزانە لە کۆمەڵگا لە حکومەتە پێویستە هەمووی بەیەکۆ بکرێ ئامۆژگاریم ئەوەیە کە کۆمەڵگەی کوردستانی تاکی کورد دائما خۆی بۆ قەیران ئامادە کردووە جوانترین نمونەش بۆەوە کە لە سەرەتای کۆڕۆنایە قەیرانی بانزین چۆن خەڵکی ڕای کرد بۆ بەردەمی بانزین خانەکان لە دوایی لە خۆراکە دوایی لە دەمامک و شتومەکی تەندروستیا بچووکە ئەو قەناعەتی بۆ هەیە کە
کۆمەڵگەی کوردستان و تەنانەت حکوومەتیش لەو ئاستایان نییە تەرەقەتی ئەو قەیرانە گەورەیە بە کە مرۆڤایەتی تووشی شۆک کردووە کە وڵاتە گەورەکانی جیهان تووشی ئیفلاسبوون کردو بیرمن زانایەکان بیر لەوەکەنەوە جیهانی دوای کۆڕۆنا زۆر جیاوازترە بێت جیهانی پێش کۆڕۆنا چکە شێوازی ژیانی ئابووری شێوازی گەورە کۆمپانیەکان تاکە جەمسەری شێوازی کارکردنی خۆمان ئێستا من ئامۆژگاریم بۆ ئەوەیە لەوانەیە تاک پێویستی بۆ بێ کەمە یاخۆت ئەو کەسانی کە کاسبکار و بازەکان هەندێک لە پیشە و کارەکانی خۆیان گۆڕانکاری تێتا بکەن بۆ منە کاتی تۆ شتە چێشخانەیەکۆ جاران ڕاستە گرنگی بۆ وایە لە ڕووی تەندروستی و پاکوخایەن بێ ئێستا تۆ لەوانەیە بە دەرەجە یەک لە ڕیزبندی یەکە ئەمەدانی لەوانەیە جارێکی لەسەر بڵێن لەسەر جادە نەتوانانی هیچ خواردنی یا خۆراکی بکڕی چکە مەترسی تەندروستیت هەیە لەوانەیە زۆر لە کۆمپانیەکان وەکو چۆن ڕێکخراوی گەشە پێدانی جیهانی و زۆربەی ئاژانسەکانی جیهانی ئەڵێن تا 2 ساڵیکە کاردانە و لێکدا دەرکەوتەکانی هەبێ بۆیە پێویستە کۆمەڵگا و خێزانیش و حکوومەتیش و تاکیش شێوازی ژیانی ئابووری بەپی تەجروبەی جەنابەت پێ دوایە ئەو دەرزەوەرەگری تاکوی ستا شتێکی وان نبینم کە وەری بین بەو شێوەیە تا جەنابە باسیەکەم بڕۆ لە بازار خەڵک گاڵتەی ئەوە بەنسبەت خەڵکەوە بەنسبەت حکوومەتی شۆ بە هەمان شێوەیە یعنی تۆ هیچ شتێ نبینی کە گۆڕانکاریەکی خێرا بند و عیبرەت لەو پەتا و قەیران و کێشە و گرد و جنگانەوە دەستخۆش کاک فەریدون خۆشحاڵ بووم بەشدار بووی لە بەرنامەکەمە وەکو هونەرمەندێک ئەزانم پیشەیانە ینی ئەم بابەتی ئێمە باسیەکەین پەیوەندی بە جەنابتۆ نیە بەڵام ئێوە پێیەکتان دەیما لە ناو کۆمەلگایە و بەشێک لە کارە هونەرەکانتان کۆمەڵێکاری هونەریتان کرد بۆم هاتنی ڤایرۆسی کۆرۆنا قسەکەی تۆکو هونەرمەندێک چییە ئایا ئێمە چۆنچۆنی دەرز لەم قەیرانە وەرگین ئایا چۆنچۆنی دەرز لە دوای کۆرۆنا وەرگرینانی قسەی تۆ چییە فەرموو سڵاوتان لێ بوو ئێوارەتان باش ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ مێژووی نەتەوەی خۆمان نەتەوەی کورد ئێمەش لە قەیران و لە نەهامەتی بێبەش نەبووین ئێمە مادام کۆڕەومان بینیەوە نەهامەتێکمان بینی و برسی بووین کەواتە ئەبێ حسابێ بۆ بکەین ڕۆژێک گەرنامەتێکمان توش بوو ئەبێ حسابی بۆ بکەین ئەبێ خەزنمان هەبێ ئێمە وەکو ئەگەر وەکو ئەوروپامان کردایە بەڕاستی زۆر تووشی ئەوە نەهامەتێکی زۆر و قەیرانێکی زۆر نابووین تۆ چیتە بازار پێویستە بە کیلۆ تەماتە نییە 2 تەماتە بکڕە کە تۆ کیلۆیەکە کڕیت نیوەی بەکارێنی نیوەکێکی خوازانەکەی بەکارێنی سەرێکی ناو سەلاجەکە تا بۆگەنەکە دوایە بێ فڕێبی ئەمە زیادە ڕۆیە بەشی خواردنی ژمارە خێزانەکەت خواردن لێ بنێ یعنی تۆ یەک جارێگەڵی قەیناکە بازیا بێت ڕەنگە مناڵەکان برسیان بێت یان میوانێک بێت توی زیالی ئەنی دوایی ناچار کە گەرمیشەکەی تۆ هەم ناخۆشە هەم ڕەنگە بۆ گەرمکردنەوەکەش زەرێرە بابەجەستی مرۆڤ توی ئەم زیادە ڕۆی چی لێکە ئەچی ئەم هەموو خواردنە فڕێ ئەی باشە بۆ بیری کۆڕەوەکە ناکەوتەی بۆ بیری ئەوە ناکەوێتە کە خۆت بەدەستی خۆت لە ماڵەشە دروستکەی نەک شتی زیاد لە دەرەوە بکڕی یان سیرەکەی هیچ قەیرانێ نەبووە ئێمە ڕاکەین بە بەرمیل بەنزین خەز نەکەین ماڵ هەیە سیارەشی نییە بەرمیل و 2 بەرمیل بەنزینی خەزن کردووەڵە با هەبێ بۆ تەنگانە بەڵام ئێمە ئەبێ پێشتر حساب بۆ هەموو شتەکان بکەین بۆیە لێرەوە منیش بەرنمەیەکی وەکو دەروون و دیاردا بە باشی ئەزانم کە هەبێت چکە ئەوە دەستە خاتی سەر کێشەکانی کۆمەلگا سەر قەیرانەکان ئەو دیاردانی کە گەرماگەرم ڕۆژانە تووشمان ئەبێ و ئەو نەهامەتیانی بەسەرمانایەت من حەزەکەم یەک شت بڵێم ڕاگەیاندن تاکە سەرچاوەیە خێراترین سەرچاوەیە کە هەموو زانیارەکانە گەیەنێ بە ئێمە بە بینەر بە هەموو جیهان ئەگەر ڤایرۆسێکی وەکو کۆڤید-19 کۆرۆنا کە لە سین هاتە ئاراوە و ئەم قەیران و نامەتی بە دوای خۆیانای هەبوو بە ڤایرۆسێکی جیهانی و قەیرانێک بۆ هەموو جیهان دروست بوو تەنها خێراترین سەرچاوە کە زانیارەکانی گەیان تەنها ڕاگەیان بوو بۆ ئێمیش لێرەوە هیوادارم بەرنامەی دەروون و دیاردە بەردەوام بێ هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەرنمەیەکە کە لە ئێستایا پێویستە هەبێ و سپاس بۆ ئەم دیدارە دەسەکانی خۆش بێ هەڵبەتە قسەی ئێمە لەسەر تێبینەکانە جوان بوو نمونونەکانە جوان بوو ئێمە لەسەر کوردستان قساکەین بەڕاستی و نمانەی کە جەنابە باسیەکەی بەشێکە لە بەرنمەکەی ئێمە باسیەکەین
بە دڵنیاییەوە ئەبێت دوای کۆرۆناوەکو چۆن قسەی گەورە هەیە لە دنیاە کە ئەسڵەن ژیانی پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا و حکومڕانی پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا هەمووی جاکرێتەوە بە دڵنیاوە بێ کوردستانیش بەشێک بێتەوە ئەگەر بمانەوێت دکتۆر جان با بکەینە ئەوە ینی با بکەینە هەنگاوە ئەمەلیەکانیانی ئەگەر لایانی پەیوەندیدار ئێستا بینەری ئەم بەرنمەیەن ئەگەر خەڵک بینەری ئەم بەرنمەیە با بزانین چۆنی دەست پێ بکەین باوا بە قەرەباڵغی ئیتر قسە نەکەین تەواو ئێمە بڕوامان بەوە هەیە کە وەکو پێویست زاهایمەرێک لە لاشعوری بەشێکی زۆر لە ئێمەی کووردا هەیە زوو قەیرانەکانمان بیرەچێتەوە من دڵنیاتەکەم و ینی ئەگەر تۆزێک تێروتە سەر ئیشی لەسەر نەکرێت دوای هەفتەیەکی تر دوای مانگی ڕەمەزانی پیرۆزی تر هەر شتێک نابێ بەناوی کۆرۆناوە ئەو حەزارانی کە جنابیشت باسیەکەی لەسەر پاک و تەمیزی و لەسەر چی ئەوشمان لەگەڵا بیرەچێتەوە قسەکە ئەوەیە تاوەتر با باسیەوە نەکەین با نەکروزینەوە گلەی نەکەین چۆنی دەست پێ بکەین یانی کاک دەڕۆن پێشەوەی ینی باسیکەم بە عملی حەزەکەم بازە نمونەیەک بم کە بەلای منەوە ئەرێنین پۆزتیڤن یەک وتم کۆمەڵگا بەڕێی خۆم بە شێوەیەکی بەرەبەرە فێریش دەبێت تەراکمی هەشە تووشی شۆکێکە بێ و هەر فێرە بێ من تەسەوڕەکەم ئەم پەتای کۆرۆنا هەردووکی ینی هەردوو ئێمەی خستە بەرامبەر هەردوو دەواازەکە ئەوەلەن شۆکێکی زۆر گەورە بوو ئەمە هەر هینێکی حەدەسێکی احتیادی نەبوو بەڕاستی شۆکیش زۆر جار گرنگە شۆک باشە وات لێ ئەکا بی لەشتکەیتەوە بەڵێ لەوانەیە جەنابەت کە باسەکەی بڵێ زاکیرەی گشتی کە بازجار وا ئەوترێ لەوانەیە وەلەو هیچ هینێکی علمی زانستی لەوانەیە نەبێت لە پشتەوە یان لە لاوەعی زۆر گرنگە ببێ بە بەشێک لە لاوەعی خۆمانستا کە ئێم باسیەکەم زۆر گرنگە بۆ ئەمە شۆکێک بوو من تەسەوڕەکەم بەشێک لە کۆمەڵگا ئەو شۆکە زۆر بەجددی وەرەگرێ بەشێکیش هەیە بە شێوەیەکی تەراکمی تەسیری لەکە دووبارەوە کوتم لەسەر ئاستی زانستی خۆت و ئاستی تێگەیشتنە لەم حەدەسە و ترس دووبارەڵێم ترسێکی تەندروست یعنی بزانی ئەم مەوزوع چەند گرنگە بۆ خۆت و خێزان و ڕەفیق و برادر و دەوروبەرە ئەو کاک دەڕۆن ئێمە تا پێش چەند ساڵێک ئەو بە جەگ ئەما خواردەوە تەواو بیرتە لەوانەیە تەمەنی جەنابەت بیر بێیان برادران کە ئاو هات ناو بەتڵ خەڵک هەبوو وەکو کاکە باسی کرد گاڵتەی پێکرد ئەمە چیان بڵی بە بڵی ئافێر نەبووین کاکە بەردا خۆینەوە ئێستا هەمان ئەو کەسانە ئەگەر ماون ئەوانە کە گاڵتانە کرد بە چۆن بڵی ئاو بکات ئێستا تەنازول ناکەن لە بڵی ئاوە مستەحیلە ئاو بخاتەوە لە پێش کۆڕۆنا باسەکەم لە ناو چێشخانەیەک ئەگەر ناو بڵی ئاو نەبێت خۆشە منشەوە ئەوە ئیزەن دەلیلە لەسەر چیەوە بەڵگەی لەسەر ئەوە کۆمەڵگا ئینسان بەخۆی ئینسان کە کائینێکی عاقڵە یعنی ئێمە پێمان ئەڵێن ئاژەڵی عاقڵ ئاژەڵە ئینسان بەڵام عاقڵە عقلی هەیە شت فێرە بێزە ئەو عقلە چەند بەکارێنی و چەند خێنەواری هەیە دووبارە تێگەیشتن مەبەستم هە وا لێکە زووتر چیتە بڵی ئاوەکە و بەڵێ واز لە ئاوەکە ئەهینەیە ئەچێتە باش خەڵک ئێستا ئەچێ بەسەرن بۆ زوو ئەچێ لەوانەیە سەر لە خەستەخانەیە قیاسم بە 20 ساڵ خەڵک هەیە ئێستا شەرمەکە بڵێم هین چەک هەڵگرێ ئەگەر ئیشی پێ نەبێت ئیشی پێ بە مۆزوعێکی ترە جارانەوەیتر بوو کەواتە با تۆزی ئەرێنی بن کۆمەلگاش فێرە بێ بەڵام وەکوتم کۆمەلگا لە کۆمەلگا فەرقە لە چه ئاستێکە لە بێژووی ئەو چۆن بۆ زروفی چۆن بۆ کۆنتێکستەکەی واتە شتێکی زۆر گرنگ هەیە لێرە بێ بزانین بەڕێی خۆم پەتای کۆڕۆنا تەئسیل لە یەک شتی زۆر گەورەی کردو کاک دەڕۆن دیستانس مەسافەت بینی خۆم و خۆت چییە ئەمە زۆر گرنگە کەس تاکە نییە کەس ئێستا بی لەوە ناکاتەوە من چەند نزیکە بم و دوورە بم لەوە بۆیە ئێستا چەمکی سۆشیال دیستنس زۆر باسەکرێ یعنی بووە ئێستا چەمکێک لە ناو ئەدەبیاتی یعنی من چەند جارێک ئێستا لەسەر فەیسبوک لە خۆمەوە نازم لەگەر بوورە نامێ بڵێ من یەکەم کەسم بەڵام بەش بە حاڵی خۆم نەمبینم لەژێر هی نانووسم پۆست لەژێر کۆرۆنالۆجی ئەنووسم یعنی بە تەسەوری خۆم فعلن کۆرۆنا ئەبێ بە وەکو عیلمێک لۆجی معنای لۆجیکە دیستانس و دوورخستنی خۆت لە خەڵکی تر زۆر دەوری خۆی بینی دەوری خۆی بین لەسەر چی لەسەر تێکەڵبوون و لەسەر ڕەفاقەتی مەبەستم و لەسەر حتا ژیانی ناوماڵ من تەسەوڕەکەم مهندسی ئەندازیاری معماری بەیانی بیر لەوە شکاتە چێتە ناو ئەدەبیاتی تێکستەوە ئەمە مەبەستم نییە مبالغەکە خەڵک بترسێنە بەڵام ئەڵێم فعلەن وای لێت ئەو دیستنسە ئەو علاقاتانە تەئسیل لە ئیشیش ئەکات لە کاریش ئەکات تۆ چۆن ئیشەکەی و چەند خۆتە پارێزی و پاشەکەوت ئەکەیت و سەیڤینگ ئەکەیت و بۆی تۆشی برسیەتی نەبی
ژێرزەمین تاکە دەبن ژێرزەمین ماوەیەکی زۆر زیای کرد بە کوردستان و لە هەموو دەوڵەتێکە لە دەرەوە شوای ژێرزەمین لەوە هات ئینسان لە قەسفی ئەترسا و لە خوارد کەواتە ئەوە ئەبێ بە بەشێک لە سلوکی ڕەفتاری گشتی کۆمەلگاکە چونکە عەقلی جەمعی کۆمەلگاکە دەست پێکە فێرە بێت کێ دەورە بینێ لێرە نوخبە مەبەستم نییە دەوڵەمەنیانە نوخبەی تێگەیشتوو اینجا ئیعلام بێ اینجا تاکە کەس بێ اینجا لێکۆڵەوەرگ بێ مەسەلەن اینجا مامۆستایەکی زانکۆ بێ تاکە کەسێک بێ مهتەم بێ سەحەفیەک بێ دەسەکە باسی ئەوە ئەکا بۆ خەڵ ئاوە بیرتان واهی لێ هات ئاوای لێ هات ئەنووسێ جەنابە بەرنامەیەک دروستەکەی ئەوە بەرەبەرە ئەبێ بە دەلیڤەیەک بۆ هەنگاوی عەمەلی من متأکدم کاکە دەڵێم مەجالی تیانە بەڕێی خۆم هەر وەزیرێک هەر بەڕێزێک وەزیرێک هەر مدیر عامێک هەر کەسێک لە سەرۆکایەتی حکومەت و سەرۆکاتی هەرێم ئێستا سەیری ئەم مەوزوعەکەم بەجددی یعنی ئیعادەت نەزەری ئەکەن سەیرەکەن ئایا ئەم ماکینەی حکومی و تاکە کەس ئێستا علاقاتیان بێ چۆنی بێ لە ڕیچەوە خەستەخانە و تاکە کەسی کوردستانی بێ چۆن بێ وەزیری سەحەبی لێکاتەوە بەس ئەمە تەواو بێ متأکدم یعنی من خۆم شخصی قسەم نەکردووە لەگەڵ جەنابیان بەڵام بە شکل عام قسە باسی شخصی ناکەم باسی وەزیفەکە من ئێستا وەزیری تەندروستی بم یاکسەر دوای ئەم ماوەیە کە تەواو بێ بیر لەکەم سیستەمی تەندروستی بێ چۆنی بێ هەموو کەسێ لە ناو کابینەکە ئیتر کە پرۆژەیە تەقدیم کا وەزیری تەندروستی ئەڵێن بەڵێ ئەم ئەزمونە ئەبێ سوود لێ وەرگریت هەمان شێوە وەزیری ناوخۆ هەمان شێوە وەزیری خوێندنی با هەمان شێ کەواتە من بە شێوەیەکی من بەهینێکی باشیش ئەبینم لەگەڵ ڕێزم طبعاً ئەوەی کە بەداخەوە مەسەلەن ئەمری خوای کرد زۆر کەس یعنی لەم هینە پەتایی یانەوەی تووشی نەخۆشیێک بوو نەخۆشی ئەوە ڕێزم هەیە بۆ بەڵام ڤاکسینێک بووە ڤاکسینێکی کۆمەڵگایی بووە کۆمەڵایەتی بووە ببوورە یعنی تووشی هینە کوتانێک بوون ئێستا ئێمە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ دەست پێکەین لە علااقاتمان لەگەڵ کەس و معنایەوە نییە دوورەکەوین لە خەڵکە تەندروستریەکەی بەڵام تەندروستیەکە یعنی ئیتر ئەها چۆن تێکەڵەبی لەگەڵ خەڵ چۆن هەڵەسی چۆن دانیش کاکە دەروت ئەوانەی لە مەسەلەن دەرەوەیان بینیوە بەعضە هینە کۆمەڵگای خصوصن لە ڕۆژ ئاوە خەڵک زۆر ئاگاداری یەکترە یعنی خەڵکشان بەرشان یەکێکسەر ئەڵێ excuse me sorry مبالغە نییە ئەمە ئەوە لەوە هاتوو ئەو حاڵەتە مەدەنیەتەش پێابێت لەگەڵ ئەوەشە کە خێزان گرنگە من ناڵێمە بێت خەڵک دوورکێدە بەڵام تۆ سیر کە چۆن کاردانەوەی ئەم مەوزوعە باشە کە کولی ئیتر مناڵێک ئەبێ مەسەرەن سپیسی خۆی هەبێ شوێنی خۆی هەبێ تێکەڵبوونی زۆر لەگەڵ خەڵکەوانەیە تەندروست نەبێت لە بەعضە حاڵەتەکە ئۆکسسیجینی کەم بێت بۆیە من تەسەورەکەم لە ڕووی تەندروستی لە ڕووی خێزانی لە ڕووی ڕەفاقەتی لەگوت نامەیە بڵێم نامەیە درامایە لێ دروستکەم بەڵام فعلەن من بە شتێک گەورە ئەبینم لە ڕووی ئەوەیە کە چۆن بتوانین سوودی لێوەرگین هەڵبەتە قسەی جەنابەت نییە قسەی زۆر لە نوخبە گەورەکانی دنیاە کاڵێن سەرباریەوەی کە هەمومان نیگەرانین لەوەی کە بەداخەوە زەرەکانی ئەم ڤایرۆسە زەرری مرۆییە بەڵام ئۆرپا سوودی کۆمەڵایەتی و سوودی یەکش بەس ئیزافە باعون تاکە لە ئەوروپا زۆر تەسیرە خۆ زۆر خەڵک بە چەنەها ینی بە هەزارانە گەمەلای نەبێ ئەمری خوای کردە بەرەوە بەڵام تەسیری چەند بوو لەسەر وعی صحی خەڵکەکە کە ئەبێ ئاگای لە خۆ بێ ڕاکاتە بێ ئیشکات ئەبێ مثلن وەرزش بکە بۆ نمون یعنی ئەوەش هەیە ئەبێ سەیری ڕاست باسی وڵاتیانە کرد کۆمەڵێ لێ دوانمان وەرگرتووە بابی نەربیم بزانین هاوڵاتیان چۆنی ڕووداوی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕێن فەرمووی کۆرۆنا فێری چی کردی کە لە بیری نەکەی وڵا فێرەوەی کردیمە ڕۆژەکی وها ڕەش بوو قەت لە بیری نەکەم قەدری ئەوەی بزانم کە سبەینان داهاتمەیشێ زۆر بە مرتاعی ئێستاوە نوێزی کیلۆ 2 مانجی دەچی بێ ئیش و کارین نەکەرە من هەموو بازار هەموو خەڵک ژیانی ڕۆژانەشمان لەسەر و کاسبێ بوو ئێستاوامان لێهاتی ئەگەر 100,000مان هەبی 10,000 سەر بکەنێ بکەی گل دەینەوە لۆ ئەو ڕۆژە چوە چی ئەوڕۆ کۆرۆنا فێری ئەوەی کردم کە لە ماڵە دانیشم بەڕاستی هەموو شتێکی لەبێ بەس خواردن و خۆراک قەڵەوی شێ کردین بەڕاستی تەماشای ئەو ڕۆژە کە ڕۆژانی ترکە هیچمانەکرد جۆمان لە هیچ نەبوو ئەبێ ئەو ڕۆژەمان بەبی بێتەوە کە ڕۆژانی ناخۆشەوە تا بەسەرمانە کۆرۆنا زۆر ژیانی گۆڕین یەکەم فێری پاکوتەمیزی کردین فێری ئەوەی کردین یەکتریمان خۆش بێتکم زۆر دوورکەوتینەوە لە یەک بە تایبەتی ئێمە خێزانەکەمان کەوا خزم و کەسمان دوورکەوتینەوە نەمانەتوانی بیان بینین تر بڵێم بڵین لەو زیاتر
زۆر ناخۆش بۆی ڕاستی بێت قەت بیرمان ناچێتەوە ئەکییت ناژبیرەمانە چیت مستحیلە چونکو ماوەکی گەلک درێژمانە دخوانی بە و ما خۆفێری گەلک کۆرە کرد ئەم شوریبەت مژیل بووین ئەم نەتشین چۆری ماڵ بکەین شرینۆهی و خۆرن و گەلک جورێت خۆرنە ینیش نیکۆمان خۆفێر کرێ شرینۆهیە مژیل هەندێ بووین وەرەبتر هیوادارم هەموو کەسەی تر بەخۆیان بچێتەوە و ئەم کۆرۆنایی لەبیر نەچێتەوە چکە کۆرۆنا بە ڕاستە چەند لایەنێکی زۆر خراپی هەبوو چەندها کەس گیانی لەدەستدا و پێمان ناخۆشەوە قوربانیانی لێکەوتەوە بەڵام لەگەڵەوەشە خەڵکێکی زۆری فێری پاکتەمیزی کرد ئەنجا هەندێک شت هەبوو لە ناومانەوەکو کولتور و تاقەکردن و ماچکردن و ئەو شتانە هیوادارم لە ناومانە ئەوە نەمێنێ چکە پێویست ناکە ئەم تاقەکردن و ماچکردن و ئەم بەریەکەوت نەبێت. دەستخۆش بە ئەکسەر لە هەرمەنخان پرسم دوا لێ دوان کاڵێ پێویست ناکات ئەو ماچوو موچوو تەوقە و شتێک کە هەبووە بمێنێت یعنی ئەمە تەندروستە ئەگەر نەمێنێ ئەم خۆپارێزیە وامان لەیەکە کۆمەڵە نەریت هەیە تر بێ بە کولتورتیامانە ئێمەوە ماوەیەکە بڵێ مەترسی کۆرۆنا لەسەرمانە لە بەرخاتری ئەوەی کە خۆمان پارێزین کە سوکارمان پارێزین چونکە من ئەگەر خۆم بپارێزم کەواتە دایکم پاراز مناڵەکانم پاراز چواردەورەکەم پاراست. ماچوو بڵێن دەست لە ملان و ئەم گەرم و گوڵێ حتمما بۆ ماوەیەکی من ئەڵێم کەعنی درێژخایەن خەڵک حەزەری لێ ئەەکە. بەڵام هەنێ لایەن هەیە هەنێشت هەیە کولتوریە یعنی تۆ ناتوانانی بڵێن بۆ نمونە من ئەگە خوشکەکەم ببینم زۆر مشتاقی بم ماچی هەر ئەەکەیت بڵێ تو ناڵیت بەڵام وردە ئەگەر لە بینی بەس هاوڕەیەکت بۆ کەسێکی خۆت یەکسەر ئەڵێ یعنی تر بەرکەوتنەکانت کەمتر ئەبێت یعنی خۆت زیاتر لەوانەیە هەنگاوێک زیاتر بچیتە دۆرە ئەو لێت تێبگات یعنی تر جاران تەوقەمانە کرێسە بڵێن هەنێ دیاردەی دەست بە سنگەوە ئەنێن یان هەرێ دەستەخین درێژ ناکەین ئەم دیاردامانە ئەبێ بە نەریتێک تا ئەبێ بە کولتورێک وردە کەمترە بێت وەکو ئەو بە ڕێزانش ئاماژیان پێکرد وانەیەکی زۆر گەورە بوو ینی یەجگار گەورە بوو لەوانەیە بۆ هەم مۆناڵەکانیش کە زۆر لەو مناڵانەی کە بەلایەنەوە گەرگەورەش بن ئەم ڕۆژیان لەبیر نەچێتەوە چونکە چۆن ئێمە لە مناڵی باسی ڕاپەڕی ناکەین ئەمانش ئەمنەوە نوێیە هەنێ قەیرانیان نەبینیەوە بەڵام بۆ ئەمان گەورەترین قەیران بوو بۆ دابڕان لە زۆر شت مناڵێکە دابراوە لە نەنکی یان لە باپیرەی یان لە کەسێکی بیبینێ یان دابراولەوەی لە هاوڕەکانی مەکتەبی یەکتری ببینن زیاتر گۆشەگیر بۆ لە ماڵەوانێت هەمیشە ڕۆدایک و باوکەکانی ئامۆژگاری ئەوکەن دەستان بشۆن خۆتان بپارێزن لە کەسەوە خۆتان نزیک مەکەنەوانێ دەمتان بپژمن بڵێن کلێنسێگیان شتێک لە بەردەم دەمتانە دابنێن ئەمانە هەمووی ئیتە وردە مناڵی سوودی لێ وەرگێ بێ بە کولتورێک وەکو دایچێک دوور لە ڕۆژنامە نووسی و دوور لە چالاکوانی ئاماژەت خۆ ئاماژەت بۆدا دوو مانگە مناڵەکانن ئەگەر بگەڕیتەوە ئەو ماچوو موچوو باوەش و شتاکەی وڵا حتممەیکەم لەوەرەوەی دوو مانگە هەرچانە ما من بڵە مناڵەکانم گەورن تۆزێ لەوە تێپەڕیون کە بڵێن زۆر گریان دەست پێ بکە لەوانێ هەر بە هەگێک بێت یان هەر باوەشێک بێت ئەو هەرواردا چونکە پێویستە وەکو سۆزی دایکایەتی باشۆک و ئابووری ناسێک تۆ تاسیری کردووە لەسەر جوڵەکانی ینی دوای کۆرۆنا تاسیرەکاتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان مامۆستا و میوانە بەڕێزەکەت باشی مۆزوعی کۆمەڵایەتی و ئیداری و تاچیان کرد بەڵام لە ڕووی ئابوووریەوە هەموو شتێ بەدەست تاگ نییە بەدەست سیستەمی حکومڕانیە بەدەست پلان و بەرنمەیە لە وڵاتە چۆ قەیران کە گەورە بوو کابرا دوو مانگەوەکەوە ئەو هاوڵاتی باسی کرد دوو مانگە ئیش و کاری لەدەست زاوە بۆی ئەمە حکومت لەم کاتە ئەبێ بێتە جواب و هاوکاریکە ئەوەی کامێتەوە سەر لایەنە گەورەکە ئەوەیە کە حکومت چی بند و عیبرەتێک وەرەگرێ بۆی ئەم کۆمەڵگایە هەم تاکش و هەم پێناسیەکی نییە بۆ کار دروستکاتەوە هەوڵی ئەوە بدا کە بەڕێوەبردنی قەیرانەکان بدا پێش ڕوودانی قەیرانەکان ئەگەری مەترسیەکان بزانیە واتە پێش ئەوی ڕووبا ئێمە باسی ئەومان کرد چۆن پند و عیبرەتی لێوەرگین باشە قەیرانی نەوت هەموو 4 ساڵەوە پێش قەیرانی نەوت هەبوو دووبارە توشمان بوو چی پند و عیبرەتێکمان لێوەرگرت دوو پیشەسازی نەوتی گەورەماندانا کە ئێمە پێویستمان بۆ نەبێ کە تووشی و قەیرانە بووینەوە لە ناو خۆیان بەرهەمی نەوت بەکاربێنین باشە باسی قەیرانی خۆراکمان کرد خۆ هەر لە ڕیفراندۆما بوو گەماڕۆی 3 وڵاتی گەورە لەسەر سنوورەکانمان دروست بوو بەڵام ئێمە هەر پند و عیبرەتمان لێوە نەگرت دوو کارکەی دۆشاوی تەماتەماندانە نابۆی بتوانین بەلایانی کەمەوە
پارێزگایی لە ئاسایشی خۆراکی ڕاستەڵبەتە تەمۆحی ئێمە هەمیشە ئەوەیە ینی من پلانمانیانی زنجیرەیەک بەردامە دروستکەین لەسەرەوەی کە چۆنی خۆمان ئابووری خۆمان ئەو دروستکەین ینی خەوی ئێمە ئەوە نییە لە کوردستانە شەریکەی ڕۆزڕایز و ڕانجۆڤەرە بێ بەڕاستی شەریکەی مارسیزە بێ شەریکەی نازانم شەریکە گەورەکانی دنیای بێ خەوی ئێمە ئەوەیە لە کوردستانە بە حکوومەت و لانی پەیوەندیدار ڕێبکەی لەسەرەوەی کە لانی کەم خواردەمەنەکانیانی لانی کەمە تا ئێستا لە کوردستانە معمەلێکی دۆشاوی تەماتە نییە کە تەختی کوردستانێ بۆ بکە کاک دەروون ڕاستە قەیرانی خۆراک سپاس بۆ حکوومەتێنیمی کوردستان ئەو پۆردی خۆراکی کە دایان مەزران توانیان کۆنتترۆلی بازار و گەمە نەکردن بە نرخەکانەوە بکەن بەڵام ئاگادار بە لەسەر چاوکەوە خۆراک گرانە بێ واتە تو ناتوانین کۆنتترۆلی نرخی هەموو خۆراکی بکەیت کە لە تورکیا گران بوو چۆن ئەو بازرگانە بڕوا لەسەر حسابی زەرر بهێنێ و لێرە بە هەرزان بیاتەوە بمنوتەوە پێدوانی وەکو ئابووری ناسێک باشترین دەرز ئەوەیە کە حکوومەت ینی لەسەر ئاستی حکوومەت یەکسەر دەست بکرێت بەوەی کە بی لەوە بکرێتەوە لانی کەم ئێمە خواردنە سەرەکیەکانمان ینی چوزانم کارگەیەکی هێنکە چییە؟ کاک دەبێت چێتە قاڵبی پاراستنی ئاسایشی خۆراکەوە ئەمەش چێتە ناو چوارچەوەی ئاسایشی نەتەوەیەوە پێ دوایە قورسە شتە بکرێت نا زۆر ئاسانە چکەوە وڵاتی ئێمە دەوڵەمەندە من ڕێکی خۆمە پێ بڵێم ئەگەروانیە یەکێک لە پلانە با بڵین باش ینی خراپەکانی حکوومەت ئەوەیە بۆ نمونە کاتێک کە کەسێک بێ دۆشە کارگەیەکی دۆشایی تەماتە دروستکە این نمونەکەمانە لەسرە هێنایەوە مەسەلەن بۆ نمونە باشتر نییە لەوەی کە هەوڵبات مامۆسا سێ چوار کارگەی گەورەی دۆشاوی تەماتە هەبێ بۆ نمونە سێ کارگەی گەورە هەبێ وەک لەوەی کە تۆ سی کارگە هەبێ سی کارگەکە بەشی دووگەڕێکنەکە خۆی ئەبێ پلاندانی بەنامەت هەبێ بە تایبەتی وەزارەتی بازرگانی و پیشەساسی وەزارەتی پلاندانان بەرەو ئاراستیە بڕوە ئەوە هاوڵاتەکە قسێکی زۆر جوانێکی لە سەرەتا قسەکەوت یەکە 10 دینار ئێستا سەرفکەمە بێنەوەی 10,000 پاشکەوت کەم باشە ئێمە حکوومەتێکین پاشەکۆتەکەمان کووە واتە یەدەکی دراوەکەمان ڕاستە ئێمە ناتوانین ڕووی بانقی مرکزیوانەوە یەدەکی دراوە هەڵگرین بەڵام لە ڕێگەی کۆمپانی نیشتیمانی و لە ڕێگەی هەندێک کۆمپانیا و ئەتوانین ئێمە بەدیلی ئەو یەدەگە دراوەشدا چۆنی دەست پێ بکەین باسیەوە بکەین کۆتایی بەردامەکە چۆنی دەست بکەین بەم هەنگاوانە ینی ئامۆژگاری تۆ ئابووری ناسی هەم بۆ خەڵک هەم بۆ حکوومەت چیە پێش هەموو شتێک پێویستە حکوومەت بەرەو پیشەسازی خۆراکی بڕوە واتە کردی کوشتتوکاڵ بە پیشەسازی بکە ئەگە بە پیشەسازی نەکە کوشتتوکاڵ پێش ناکەوێت چکە تۆ ناتوانین بەرهەمێ دروستکەی بەڵام لە کۆتاجارە کە کەوتە بازار و بازاری نەبێ ئەبێت تۆ بتوانی کارگەکانی خۆراک دامەزێنیت هەنگاوەکانیش بەڕاستی قورسە لە بەرەوەی کە هەندێک جار لا ئەین بەڵام قەیرانی دارایی و هەنگاوانە ئەوەیە کە بەشێکی زۆر لەو خەڵکانی کە ئێستا گوندنشین بوون و هاتوونەتە ناوشار و بە هەر هۆکارێک بێ بە هۆکاری عشرەتگەرێتی بێ بە هۆکاری کۆکردنەوەی نفوس بێ بۆ حیزبەکان بە زمانە بازارەکە سەدان هزار بندیوار هەیە بەڕاستی ئەم بندیوارانە بێ مەعاشەکانیان لێ بسەنیتەوە بۆی کە بچێتەوە سەر ئەسڵ و فەسڵ و سەر ئەو ئیشەی خۆی کە قەرارە بیکا بەڕاستی ینی زۆر گرنگە چۆن ڕەوی بەڕاستی بەداخەوە ینی ڕەوی لادەکان بۆ شار دروست بوو ئەبێ بە میکانیزمێکی جوان مامۆسا ئەو ڕەوە پێچەوانە بکرێتەوە خەڵک بچێتەوە لادەکان بەڕاستی ئەمە کۆتا قەیران و پەتان نیە وەک چۆن یەکەم قەیران و پەتانە بووە کۆتاژ نابێت تۆ ناوچەیەکی ڕۆژهڵاتی ناوڕاستاژی کە چواردۆی بە دوژمن ئاخنراوە تۆ ناتوانانی خۆت لەوە بدزیتەوە بڵێ وەڵام بە ترسیەکان چاوەڕێم ناکە ئەگەری کەوتنەوەی قەیرانی کەنیە وەتا قەیرانی کۆڕۆنا تەواو نەبوو قەیرانی نەوت هات قەیرانی نەوت تەواو نابێت لەوانەیە قەیرانی موچە بێ کۆ قەیران بە دوای قەیرانەکەواتە ئەبێت تۆ حکوومەتێبی لە ئاست بەڕێوەبردنی قەیرانەکان ئابی بەڵکو ئەبێ پێش ڕوودانی قەیرانەکان حسابی خۆ کردی بێ ئەمەش بە حکوومەتێکی بەهێزەکرێ بە 2 ئیدارە و 3 ئیدارە و 100 ئیدارە و ئەم هەموو کارتێر وشتانە ناکرێ ئەوە بەوە ئەکرێت کە تۆ ئەو وەزارەتە یاخود ئەو ناوەندەی کە هەتا بڕیار بەدەست بێ لە زاخۆ و هەتاکو خانەقین و بتوانێت ئاراستی ئابووری بجوڵێنێ نەگۆی ئابووری و هەندێک جار لە ئاستی باڵا لە ئاستی باڵا کێشەنیە بەڵام لە ئاستی خوارەوە 2 مدیر عام لە بینی سلەیمانی هەولێرە ڕێناکەون لەو بەینا کۆمەڵی خەڵکی داما و پانە بنەوە بەڕاستی و دۆخەکەش ئاوای درێ مامۆسا چۆنی دەست پێ بکەین کاک دەڕۆن جارێ پێش حکومەت لە هەموو ئەزمونێکە کۆمەڵگا هەبووە یعنی حکومەت دەرەنجامی کۆمەلگایە خەڵک هەبووە و ژیاوە و ئەنج اتفاقیان کردووە کە بازە تیۆرێک هەیە وەکو تیۆری اتفاقی کۆمەلگای نظریەت العقد الاجتماعی پێڵێنانە
خەڵک تیفاقی کردو توێتی تۆ بەرپرس بە لە من ئەم شتانەدان لای تۆ تا ئەچم ڕاوەکەم ویم ئەوە با بزانینەوە کەواتە دەستپێکی مەوزوعەکە بە عملیان بە شێوەیەکی ئۆرگانیک لە کۆمەلگا دەستپێکە ئێستا تۆزێک کە ئیتر ئارام بێ وەزعکە و ئەم پەتا بەرە و کەمبوونەوە ئۆتۆماتیکیان خەڵک غەریزەیە من ئێستا وەکو ینی تایبەتمەندێک نەبواری بەڕێوەبردن و بزنس قساکەم لە تایبەتمەندی خۆمە خەڵک دەستپێکە خواست پێابێ ینی ئینسان خۆر حاجەتەکەی وایە تر ئەتەوێ ئەمە بکڕێتەوێ ئاوێ زیاتر بکرێتەوێ کە دەست پێ خواست بەرەبەرە زیاکە تەلەب کەواتە ئەبێ بازارش بۆت پیا بکە لە ناو بازار هەیە بەڵام حەجمێکی بچووکە نەوت دابەزیوە بەڵێ کارگەکان داخراون بەڵام من باسی شتی جەمعیەکە بستە لەسەر هەموو ئاستی هەموو ینی جیهان خواست کەم بووە لەبەر ئەوەی کە خەڵک لە ماڵەوەی و تێکەڵ نابێت دوای ماوەیەکی تر کە تۆزێ بکرێتەوە خەڵک بڕۆنە بازار و ناوجادە ئیتر خواست دەست پێەکەم ناڵ داوای شتەکە بێ باوکڕێت ئەو پارێکە هەیەی کە سەیڤی کردووە کە پاشەکەوت سەرفەکە تۆزێ ئەجوڵێ پارەیەک لێرە ئەکەوتە ناو بازار ئەوەی کە ئەی فرۆشێ فرۆشگارەکە بێ بچێ بیهێنێ معمەلەکە دەست پێکە ئیشەکە طبعا لانی سیاسیشی تایە نەوت دەست پێکە بەرەبەرە بەرزە بێ ئۆپیکێتە ناومەوزوع وڵاتان پێیان باشە ئەوش تا حدێکینیان هەیە سەیڤینگیان هەیە دوایەوە بکرێتە ئیش ئیتر ئەمە ئەجوڵێ نرخی نەوتەکە بەرزە بێتە یعنی ئەوە غەریزیە غەریزەیەکی جەمعیە مەحال لێرە بابێن سەیریکەین ئەزبوونەکەم وە زۆر جار من باسم کردووە ینی کارنامەی کابینەی نەوەم زۆر باشە چونکە بەڵانسێکی تایە باسەکە باسی ئابوووریەکە باسیەوەکە تەمان هەموو کارنامەیەک وایە بەڵام بەعض شتێکی وردی تیا بەڕاستی بۆ ئینساف ئینسان بازەکە ینی هێڵە گشتیەکان کراوە بە شێوەیە کە بەرەو عملی بووە ئەبێ کەرتی تایبەت دەست پێکە کە وتم خواست دەست پێکە کەرتی تایبەت ئەبێ زیاتر بەڕاستی دەرفەت بدرێ بە کەرتی تایبەت ببێت عادەتەن واڵن یان زۆر جار لە سنفیشە لە نووسینە بۆ تەربەت کەرتێکی تایبەتی گەورە بەهێز لە ڕووی چیە لە ڕووی کە دروست ئەکە ینی کارگەت هەبێ فعلەن بتوانێت وتمان معجونی تەماتەکە فعلەن پیا بکە ئەمە بێت دروست بکرێت بە شێوەیەکیش نەبێ ئەسێمبلی تەجمیعەکەی و بنووسی بە جوان بنووسێ مەید ئین کوردستان ئەوە من فەخری پێ بم وینجا ئیعلام دەورە بینە بڵێ ئەمە بکڕە مەچۆهی فلانە وڵات بکڕە با تۆزێ ئەمە نەختێ گرانتر بێت ئەمە ئاوا دەست پێکە کە ئەبێ کەرتی تایبەت زیاتر وا ئەکا کە خەڵک بگەڕێتەوە سەرژیان بەڵام معنایەوە نییە حکومەت کە وتم کۆمەلگا پێش حکومەت بە سیاست بە پۆلیسی ئەتوانێت زیاتر دەرفەت بدات مەسەڵەن کە یاسای وەبەرهێنان دووبارە سیر بکرێت و باشتر بکرێت کە دەرفەتێک بیدا بە وەبەرهێنەری ناوخۆ زیاتر لە هی دەرەوە ئەوە تۆ مەجادێ کە تۆ زەریبەکە زیاتر کەمیکەیتەوە و زیاتر بیکەیتە سەرکاڵای دەرەوە و لێرە کەمیکەیتەوە ئەوە دەرفەتێکیتی کەواتە کەرتێکی تایبەتی بەهێز و گەورە و کاریگەر حکومەتێک لێرە باسەکەم بچووک نەک مەبەستم بەهێز بێت نەنەنە مەبەستم لە ڕووی مەصرفەوە کەمتر بێ بەڵام بەهێز بێ لە کاریگەر بێ بەهێز بێ لە ڕووی داڕشتنی پۆلیسی سیاست چیە مەبەستم نەک سیاسەتی زیراعی مەسە ببوورە سیاسەتی تەندروستی جوان بیکە و پاڵ بنێ بە کەرتی تایبەت پاڵی پێ بنێت تا بتوانێت بۆم کە بە دوا قسە بەڵێ اینجا بەم شکڵە ئەتوانی طبعا ماوەیەک ئەوێ دووبارە ئەڵێ یعنی هیوادارم خلالی 6 مانگی تر دەرکەوێتتر زیاتر باش دووبارە باش بێ وەزعی کە مەسەری نەوتەکە و دەرکەوێت بەرەبەرە بۆ ساڵەکانی خۆش دەسەکان هەر ینی خستە سەر قسەکانی تۆ ئەوەیە کە وەک چۆن باسە کرد کە هەموو وەزارەتەکان پێبپی خۆیان ئەبدەیت بکەنەوە لەوەی کە کەمە کوڕێکان چی بووە ینی من تێبینیەکی تریشە خەمە سەرەوە بۆ لایانی پەیوەندیدار و حکوومەت لە کوردستانە یعنی بیت لەوە بکرێتەوە کە بەڕاستی ڕەنگە ئەو هۆتێلانەی کە لە شاری هەولێرە هەیە بەقەر ئەو گەشتیارانە بێ کە چوار ئەوەی شاری هەولێر بیانی بیت لەوە بکرێتەوەی تر چی ضرورە ئەوە ئێستسمار بکرێ بەڕاستی لە کوردستانە ینی لە دۆخێکی ئاوا هۆتێلەکان فریامان ناکوێت لە دۆخێکی ئاوا ڕەنگە چوار چەلگەی کشتتوکاڵی هێندەی دە ئوتێلی پێنجەستێرە لە شاری هەولێر و سلەیمانیا گرنگ بێ بەڕاستی بۆیە گرنگە لایانی پەیوەندیدار و حکوومەت وەزارتی پلاندانان ئاگای لەوە بێ کە لەم و دوا چی بەرهەمێنن دو قسەم بۆ کار میخات بەڵێ بەڕێزم ئێمە وەکو مامۆساش ئاماژەی پێکرد کابینەی نوێ کۆمەڵێ بابەتی زۆ گرنگیتیا لە ڕووی چاکسازیەوانەیە ئەوەی کە جەنابیشە باسێ کرد لەوەی کە بڵێن بندیوارەکان بۆ ڕێخستنەوەیان کۆمەڵی ئێسەمە پێویستیمان بەچی هەیە میکانیزمێک هەیە میکانیزمێک بۆ ئەوەی کە پلتفۆرمێک هەبێ بۆ ئەوەی کە ئەم کارانە بە تەواوەتی بهێنێتە سەرهێن بێنتە سەر ئەوەی کە ئەجەندایەکی گرنگ و کاری لەسەر بکرێت کەرتی تایبەت زۆر گرنگە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ مەرجەی کە کەرتی تایبەتیش
هاوشانی کە ئەو هەر کەسێکی کە موچەخۆرێکی دەوڵەت بێت کە ئەو مافەی هەبێت چونکە ئەگەر کەرتی تایبەتیش بڵێن ئەگەر کەسێکیش لە جێگایەکی تایبەت تا ئیشی کرد هەمان مافی بیمەی تەندروستی وەکو تەقاوەتی ئەمانەشی هەر هەبێت ئەوە کەواتە تۆ ئەبێ زیاترێتی زۆر کەسیش موچەخۆر نابێت هەمووی داوە لە حکوومەت ناکە ئەمە لە لایەکوانێ لە لایەکی تریش کە ئێمە کە باسی لە بڵێن بۆ نمونەوە بەرهێنان ئەکەین چی بە بەرهەم بێندرێت زۆربەی شتە بێندری لەم وڵاتەیە باڵەخانە زیاترەوە بەرەمە هێندرێت بەڵام لە زیاترەوەی کە بۆ بەرهێنانێک نییە کە بڵێن بۆی سوودی هەبێ بۆ دوا ڕۆژ ئەمیش من دڵنیام لە دوای کۆرۆنایە بۆ کوچۆنەوە چرخانێک ڕوو ئەیە بۆ ئەمەی کە ئەم گۆڕانکاریانە بەسەرمانە بێ ئەم فترەیە من و زۆر کەیس لەم لاو لەولاو و جەنابیشتان لەوانە بیبیستن کاری خێرخوازی زۆر کرا پارەیەکی زۆر کۆکرایەوانەیە بۆ کاری خێرخوازی بەڵام میکانیزمێکی بەتەواتی نییە کێف هەژارە لە وڵاتەیە کێ هەژارە لە وڵاتەیە ئەبێت ئێمە داتایەک هەبێت ئەبێ ئێمە بە کوچۆنەڵ پلانسازیەک هەبێت بزانین بە تایبەتی ئەوانەی کە کاری دەستگێڕی ئەکەن ئەوانە عەرەبانە فرۆشن شێڵم فرۆشن پاق لە فرۆشن ئەمانە هەڵبەتە ئەمانە چینێکن پێڵەن لە چینی هەژارا بن ئێمە چۆن بتوانین ئەوانە بدۆزرێتەوە کەواتە ئەبێ ئێمە سندیکایەک هەبێ یان جێگایەک هەبێ بۆ ئەوەی کە ئەمانە لە ژێر خواکە کە حکوومەت زوو بتوانێت لە قەیرانێکی وایە بەهانانەوە ڕقەمێکی لابێکە داتایەکە بێ هەر هەبێ ئێمە نازێسا من ئەگەر ئەڵەم فڵان کەس وڵا خێری پێشێت ئەتوانی هاوکاری بکەیت دەستگای خێرخوازی بارزانانی لەسەر خەتە کۆمەڵێ بڵێن سەرمایهدار لەسەر خەتن ئەوانەی کە پارەدار و سیاسین لەسەر خەتن هەمووی پارادە هەچ کەس لە ئاستی خۆیوانێ کۆمەڵێک کارەکە بەڵام پەرت و بڵاوە تو نازانی چۆن ئەمانە بدا بەشەکەی دەسەکانت خۆش دەسەکانە خۆش ببوورە کات نەما دو قسم بۆ بکە و هاوبەشی نێوان کەرتی تایبەت و گشتی زۆر گرنگە بەڵام کەرتێکی نیشتیمانی نەکەو کەرتی تایبەتی کە لاوازە لە ئێستا ڕووی یاوەتە شوێنی عقارات و زەوی و خانوبەرە بەرەو ڕووی بەرەمێنان نەڕۆشتووە و هەروە بەهێزکردنی ئەو متمانەی کە لە نێوان هاوڵاتیان و حکوومەتە هەیە واتە حکوومەت و هاوڵاتی هەردووچیانتوان ئەو متمانەیە بەهێز بکەن و بتوان هەردوو لە پند و عیبرەت وەرگن چکە دوچار عقل و تەکنۆلۆژی و زانستی مرۆڤایەتی زاڵە بێ سەر کۆرۆنا بەڵام قەیرانی کە ئەمان دواقینان نابێت قەیران و پەتای کە دێتە بەردەمان بۆیە ئەبێت تۆ خۆت بەهێز بکەی لە وەکو مامۆستا و میوانەکان ئاماژیان پێکرد لە ڕووی تاکەوە لە ڕووی خێزانەوە لە ڕووی کۆمەڵگاوە لە ڕووی حکوومەتیشەوە دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە هەمیشە ئەمە دووباراکەینەوە کە بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا ڕووداوێک بوو کە تاو جیاواز بوو لەو ڕووداوانی ترکە ڕوویاوە ئێمە باسی کوردستانەکەین لە کوردستانە هیوادارم لە دوای ڤایرۆسی کۆرۆنا ئەم ڕووداوامان بگیر نەچێتەوە لە هەموو ڕووەکانیەوە لە ڕووی ئەوەی کە قەدری ئەو فەردە برنجە بزانین کە لە ماڵەوە هەمانە و تەسەوری ئەوە بکەین ڕۆژێ لە ڕۆژانەگەر حکوومەتیش کۆنتترۆلی نرخەکەی بکات بەڵام وەکو مامەسا فەرمووی لە تورکیا گران بێت بە دڵنیایەوە لە کوردستانیش گرانە بێ و هەردەسیشە ناکەوێت بۆیە بەڕاستی ڤایرۆسی کۆرۆناوەکو دکتۆر باسی کرد سەرباریەوەی کە دەردێک بوو سەرباریەوەی هەمومانی نیگەران کرد بۆی کە کۆمەڵی خەڵک بەڕاستی جانی لەدەسا بەڵام دەرزێکی زۆر گەورەی مێژووی بوو ئەگەر بۆ وڵاتێکی پێشکەوتو یەکجار دەرز بێ بۆ کوردستان سەدان دەرز بێ کە تێگەیشتین لەوەی کە بەڕاستی وڵاتێکین ترسی گەورەمان لەسرە ینی ئەو ترسانی کە ڕۆژگارێک ترسی شەڕی داعش و شەڕی تێرۆر و نەبوونی و حەسار و چیوچیمان بینی بەڵام کۆرۆنا کۆکراوی هەموو ئەم ڕووداوانە بوو بۆیە هیوادارم دەست پێ بکەین بۆیە هیوادارم ئێمە وڵاتێکی بچووچین بەڵام گرنگە کاریگەر بین گەورەتان کردم هیوادارم شتێکمان